سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. بیلاڕۆفم کاتی ئابووریە. ئەم ێوارەیە ئەم بابەتە ئابووریانەتان بۆ باسک. مانگێک زیاترە حکوومەتی هەرێم ئامادەی بۆ پێدانی 120 میلیارد دینار داهاتی نانەوتی بە بەغداد کردووە، بەڵام بە بیانووی جیاواز بەغداد ڕەزامەند نەبوو بەهۆی موچە 56 ڕۆژ دوات. حکوومەتی هەرێم سایلۆ و کۆگای بەشەخۆراکی ماگانە لە هەڵەبجە دروست دەکات کە توانای هەڵگرتنی 40,000 تۆن دانەوێڵەی هەیە و 27 میلیارد دیناری تێدەست. بای تمەنێرانی بۆ نزیکترین ئاز لە پێشمانگی ڕابردوو دابەزی $100 بە زیاتر لە 10 میلیۆن تمەنەوە مامەڵەی پێوەکرا. پێشبینی دەکرێت گۆڕانکاری زیاتر لە بەهاکەی ڕووبدات. یەکێتی جوتیارانی کوردستان ڕایگەیاند بڕیار بوو ئەو جوتیارانی بڕی گەرمەکانیان لە 25 تۆن کەمترە ڕاستەوخۆ پارەیان پێ بدرێت، بەڵام تا ئێستا عێراق پارەی بۆ دابین نەکرد. دووبارە سڵاو. بابەتی موچە ڕۆژی ڕابردوو ئاشکرایە کە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریە کە موچەی مانگی 6 خەرج کات بە مەرجی ئەوەی کە هەرێمی کوردستان 120 میلیارد دینار داهاتی نانەوتی بدات بە بەغداد. ئەمڕۆ باسوخوا زۆر بوو ئایا بۆ هەرێمی کوردستان 120 میلیارەکەی نەنارد یای دواکەوت کێشە دروست بۆ یاخودنا. من پێتان ئەڵێم بۆچی هەرێمی کوردستان 120 میلیارەکەی نەناردەوە بۆ بەغداد و هۆکارەکەی چی ئایا پێوەستە بەوەی کارێم ڕازی نییە یاخود پارە ئامادە نییە یاخود عێراق پەشیما بۆ یار بابەتی تر بۆتان ڕوونەکەمەوە کە ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقە کە هەرێمی کوردستان 120 میلیارد بات بە عێراق. ئەمڕۆ من بە دوواداچوونم کرد وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئامادە بوون 120 میلیارەکە بدەن بە بەغداد، بەڵام وەزارەتی دارایی عێراق وەڵامی یاونەتە و توێتی تاکو بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراقمان بەدەست نەکات وەکو بڕیار ئێمە ناتوانین 120 میلیارەکە وەرگین، ئامادەین ڕەزامەندین کێشە نییە، بەڵام پێویستە بڕیارەکەمان بە نووسراو بۆ بێت تاکو ئێمەش ڕەزامەند بین لەوەی کە ئەم پارەیە بکرێتە سەر حسابەکەمان. کێشەکە تەنها لەم بابەتە ڕوویاوە، هیچ بابەتی تر نییە. بە پێی هەفتەکانی پێشووتر بێ لە دوای کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراق 3 ڕۆژی پێویستە تا 3 ڕۆژی پێویستە بڕیارەکان بگاتە وەزارەتەکان، هەر بۆ وەزارەتی دارایی نییە. کۆی ئەو بڕیاری لە ناو ئەنجومەنی وەزیرانە ئەدرێت وێنەی کێنێردێ بۆ سەرجەم وەزارەتەکان بۆی کاری پێویستی سەرکرێ. هەر موچەی هەرێم نیە بڕیاری تریشی تیادراوە لەبارەی کارەبا لەبارەی هەندێک بابەتی تر. بۆیە ئەمە تەنها پێوەستە بە نەگەیشتنی بڕیارەکە و لە ڕۆژانی ئایندە سبەینێ یاخۆ یەکشەممەیە بڕیارەکەگا و هەرێمی کوردستانیش ئامادەیە بۆی 120 میلیارەکە بات بە بەغداد و پاشان ئەوانیش پارە بخەنە سەر هەژماری هەرێم بۆ موچ. کاروان گەزنەی وتەبێژی یەکێتی قساکە ڕاستەوخۆی گوازینەوە. بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە، بەڵام یەشەتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی ئەساسی و بەشدار لە حکوومەتی هەرێمی کوردستان بارچی سەرشانی خۆی هەستاوە لە ماوەکانی ڕابردوو جوهدی هەواڵ بافڵ تاڵەبانی سەرۆکی یەشەتیتان بینی کە سەردانی بەغدای کرد بۆی کە کاراسانی و زەمینە سازی بکات بۆ لێک تێگەشتن دروستکردنێک لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی بۆ دەستەبەرکردنی مافە دەسووریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە ناویشیاندا دابینکردنی موچە. چۆ پێمان وایە موچە مافێکی سەرەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئێمە تێدەگەین لە دڵگرانی و لەو بووبار و دۆخە نالەبارە ئابووری کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە و هاوخەمین لەگەڵم بابەتە و پێم وایە کام پرسە بەرەو چارەسەربوون دەڕوات. تەمەنا دەکەین هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی بەرمەبنای دەستوور لە ڕێگەی گفتوگۆ و دایالۆگەوە بگەنە چارەسەرێکی ڕیشەی و هەمیشەی بۆ چارەسەرکردنی پرسی موچە. بابەتی دووەم
بابەتی لالەزار بەداخەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دڵگرانین کە دەبینین هەوڵێک هەبووە لە چەند ڕۆژی ڕابردوو بە گوێرەی ئەو بەڵگەنامانەی کە لە هێزە ئەمنیەکان دەستمان کەوتووە کە هەوڵێک هەبووە بۆ تێکدانی ئاسایشی شاری سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەرێمی کوردستان بەگشتی و لە ناویاندا بەداخەوە هەوڵێک هەبووە بۆ تیرۆرکردنی سەرۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام خۆشبەختانە هێزە ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی تۆمەتباران و تاوانباران بوونەوە لە ڕێگەی یاساوە و تۆمەتبار و تاوانبارانیان ڕادستی یاسا کردووە. ئێمە لێرەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەێنین کە ڕێگە دەگرین لە هەموو دەستێوەردانێکی حزبی لەم پرۆسەیەدا و داوا لە دەسەڵاتی دادوەری دەکەین بەو پێی کە قەزەکە لە دادگایە لە قەزایە داوا دەکەین کە ئەم پرسە یاسا سەروەر بێت و تۆمەتبار و تاوانباران و بکەرانی ئەم کردە پیلانجێڕیە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە و داواکاریمانە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارەکانی دادگا جێبەجێ بکات بۆەوەی کە تۆمەتبار و تاوانباران سزای یاسای خۆیان وەربگرن چونکە بۆکو ئاماژەم پێکرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانە دۆخێک هەبووە ئەوەی کە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێمان گەشتووە ئەوەی کە بەڵگەکان خۆشتان بەچاوی خۆتان بینیتان کە ئاماژەی بۆ ئەوە دەکرد کە هەوڵێک هەبووە پیلانێک هەبووە بۆ تێکدانی ئاسایشی شاری سلێمانی بۆ ڕاپەڕین بۆ گەرمیان و بەداخەوە لە ناویاندا هەوڵی تیرۆرکردنی سەرۆکی حزبەکەمان هەڤڵ بافڵزەرال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە. داواکارین یاسا سەروەر بێت و داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان ڕێوشوێنی تەواو بگرێتە بەر بۆی کە بە شەفافی و بە یاسایی ئەم پرسا مامەڵەی لەگەڵدا بکرێت. زۆر سپاس. بەستەر چاو لێرەم بۆی دوای پرسیارەکانتان بدەمەوە. بەڵێ فەرموو. چێوتی ئاڤاوتی یان خەڵکوتی؟ چێوتی 400 کەسە بووە؟ چێوتی؟ دەنگۆیانیشی چێوتی بنمونە؟ ئێوە خۆتان وتان. جوابی ئەو پرسیارەتم دایەوە بام بەزێ بێڵین بۆ قەزا ئەم پرسە لە قەزایە ئێمە داواکارین یاسا سەروەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارەکانی دادگا جێبەجێ بکات. خۆی زۆر سپاس. بەڵێ حەقمان نییە؟ دەوار پێکهێنانی حکوومەت خۆتان ئاگدارن دوو ڕەهەندی هەیە. ڕەهەندی یەکەمیان پەیوەندی هەیە بە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مقڕ بووین لەوەی کارنامەیەکی هاوبەش کە تێیدا هاوڵاتی سنتەر بێت حکوومەتێک تێیدا دروست بکرێت کە حکوومەتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت. حکوومەتەکە بە جۆرێک بێت کە تعبیر لە ڕەو بۆ چوونی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات حکوومەتێکی خزمەتگوزار بێت. بۆ ئەمە پێویستمان بە کارنامە و مێکانزمێک هەبوو بێکەوە گەشتوین بەڕێکەوتن لەسەر ئەو کارنامەیە لەسەر سیاسات داڕشتنی سیاساتی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام بۆ جێبەجێکردنی ئەو کارنامەیە گرنگە کە پۆستەکان بە شێوەیەک دابەش بکرێت کە ئەم کارنامەیە لە ناو ئۆرگانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکاندا جێگەی بکرێتەوە و جێبەجێ بکرێت. کەواتە ئەوەی کە مهمە دوو بەشە. بەشێکی مهمە کە کارنامەکەیە بەشێکی پۆستەکانە نەک لە بەرەوەی مەسڵبمان بەلاوە گرنگ بێت بەڵکو بۆمان گرنگە لە ڕێگەی ئەم پۆستانەوە تا چەند دەتوانین کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کارنامەی انتخابات لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان جێگە بکەینەوە و جێبەجێ بکەین. وڵات چی ڕوویدا ئەمە بۆ مەسەلەی ئەمە حکوومەت بۆ تحقیقاتی حکوومەت وانەوە لە کاقوبات پرسن پەیوەندی بە حکوومەتەوە هەیە پەیوەندی بە حزبەوە نییە.
جوابمدا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستانم پێوتن ئەمە ڕێی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئاخر پرسیار بەڵێ 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 دوای ئیجازەی برادەرەکانم بدەی عەفو بەڵێ بەڵێ ئێمە لە هەردوو دۆستێکە دوو دۆسی جیاوازن لە یەکتریەوە ئەمەی کاک شاسوار و ئێمە پێشتر ئاماژەم پێکرد کە داواکارین کە یاسا سەروەر بێت ئێمە هەمومان داواکاری وین کە یاسا سەروەر بێت دڵنیام ئێوە شاوڕان لەگەڵ من بۆم پرسە وەکو مەڵانی خەڵکی کوردستانی شاوڕان لەسەرم پرسە بابەتی کاک شاسوار چەندین جار تەشیری بە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە بەڵام ئێمە هیچ کاتێک تەنانەت سکاڵایەکی حەزبیشمان نەبووە لەسەری تەنانەت تەشیرەکە لە ئاستێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا بووە بەڵام بە باوەڕبوومان بە ئازادی ڕادەبڕین بە باوەڕبوومان بە پیادەکردنی پرۆسەی دیموکراسی لە پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان هیچ کاتێک سکاڵای یاساییمان لەسەر کاک شاسوار نەبووە ئەمەی کە بۆ پێم وایە کە سکاڵایەکێک لە هاوڵاتیەکان و پەرلەمانتارانی پێشووی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە ئەمەش دووبارە لە دادگایە و هیوادارم کە دادگا خۆی قسەی لەسەر بکا و زۆر زۆر سپاس بەخێر بێن سەرسەر و سەرچاوم ها کۆنگرەی ڕۆژنامەوانی کاروانگەزنەی و تێبێژێکێتی نیشتیمانی کوردستان بوو باسی پەیوەندیەکانی هەرێم و بەغدادی کرد بابەتی موچە هیوای خواست کە هەردوو حکومەت پەیوەندیەکانیان باشکەن دۆخ و گوزەرانی خەڵک باش بێت و سەبارەت بە ڕووداوەکانی دۆسەی لالەزاریش باسی لێوە کرد کە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجیانە و هەوڵیانەوەیە کە یاسا سەروەر بێ و ڕێکاری یاسایی پێویست بگیرێتە بەر هەرچەندە وتی کە هەوڵی تیرۆرکردنی سەرۆکی حیزبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کاروانگەزنەی وایوت دراوە ئەوان لەگەڵەوەن کە ڕێکار و مەجرای یاسایی بگیرێت. یەمە سەر بابەتە ئابوووریەکان باسی موچەم بۆکردن کە هەرێمی کوردستان ئامادەیە 120 میلیارەکە بە بەغداد بەڵام وەزارەتی دارایی لەبەرەوەی کە تاکو ئێستا بڕیارەکەم جوێنوێزانی پێنەگەشتووە ئامادە نەبووە وەری بگرێت هی عێراق بەڵام لە ڕۆژانی ئایندە لەگە گەیشتنی بڕیارەکە وەری ئەگرێت ئەلێرە مەبەستمە شتێکتان بۆ باسکەم پەیوەندی بەم 120 میلیارەوە هەیە ئەڵێ بە شاهێدێکیش بۆ ئەملابەی حکومەتی هەرێمی کوردستان لە مانگی حوتە سەرەتای مانگی حوت بوو وتی ئێمە ئامادەین 120 میلیارد بۆ مانگی 5 و بۆ مانگی 6 بنێرین بۆ بەغا بەمەرجەوان پارەی موچەمان بۆ بنێرن عێراقی و ناخێرشتی وا هەر نییە هەر باسی مەکەن بە هەزار حاڵ بۆ مانگی 5 ژۆ بابەتی قبول کرد بەهۆیەوە موچە دواکرد بەڵام سەرنجام ڕۆژی سێشەمە قەناعەتی لەسەر 120 میلیارەکە کرد ئەگەر 120 میلیارەکە بەدڵە بۆ مانگەلەوە پێشنیارەکەی هەرێمی کوردستانە قبول ناکرد لە کۆبوونەوەی 2 هەفتە لەمەوە پێش هەموو کەس چاوەڕێ بوو بڕیاری ناردنی موچە بدرێت سەرتا ژوا بڵاوکرایەوە بەڵام وتیان مەرجی لەگەڵا بەڕاستی 2 هەفتە لەمەوە پێش حکوومەتی عێراق کاتێ بڕیاری ناردنی موچەی مانگی 6ە چەند مەرجێکی قورسی دانا کە بریتی بوو لەوەی کە تەوتین و پشت گێرێم لیژنیان بۆ دروست کرێ بەپێی بڕیاری 550 هەفتەی تەمووز کە لیژنیان بۆ دروست نەکرابوو لە ماوەی هەفتەیەکشا ئیشەکانیان تەواوکەن هەروەها داهاتی نانەوتی هەرێمی کوردستان چەنی بەر عێراقەکەی ئەوەش یەکلا بکرێتەوە کەەوە کێشێکی گەورە و دانیشتنی چەندی ماگی نێوان هەردوو حکومەت بۆ چارەسەر نەبوو هەروەها داواکاری کۆمپانیا نەوتیەکانیش کە عێراق ئەڵێ من تلیان بێبەریم هەرێمی کوردستان بێ حەلیکە کە بەشێکی زۆری پێوەستە بە عێراقەوە ئەمەش کێشەیەکی تر بوو یەک هەفتەشی دیاری کردبوو بۆ هەموو تا سێشەمەی ڕابردوو مەرجی زۆر قورس بۆ ناردنی موچەی مانگی 6 ئێمە لێرە شۆڤەمان کەوتمان ئەم مەرجانە جێبەجێ ناکرێت ئەگەر عێراق سوور بێ لەسەر ئەم مەرجانەوە با هات چاوەڕێی ناردنی موچە نەبی کەچی ئەم هەفتەیە کۆ بووە 180 پلە پێچەوانی ئەم بڕیارانی بڕیارێکیا کە خۆشبەختانە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و موچە خۆران بوو من هەرچەندە دووفاقێتی عێراقشانەیە بەڵام دڵخۆشم بۆەوەی کە بڕیارەکە دراچکە بۆ موچە خۆرانە بڕیارەکەی ژمارە 34 کەم هەفتەیە درا ئەڵێکی ئێستا پێتانەوە ئەمە هی 2 هەفتە لەمەوە پێش بوو کە ئەم مەرجانی دانابوو بۆ ناردنی موچە هی ئەم هەفتەیەشتان پێڵم کە کۆبوونی ژمارە 34 بوو باسی لەوە کردو موچەی مانگی 6 خەرج بکرێ عێراق پابەندە بەپی ئەوە هەرێمی کوردستان 120 میلیارد داهاتی نانەوتی بنێرێ و هەروە لیژنەیەکی یاساییش دروست دەکرێت لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی چاودێری دارایی عێراق کە پێداچوونە بۆم راپۆرتانە بکە و لەگەڵ هەرێمی کوردستان تەنسیق بکە هەماهەنگی بکە بۆ ئەوەی کێشەکان بە یاسایی چارەسەرکەن
ئەم داواکاریانی بەغداد هەرێمی کوردستان لە مانگی حوتی شارازی بوو لەسەری سەرەتای مانگی حوتدەجا حکوومەت هێرم وتی کاکە لە مانگی حوتا چەند جار وتی کاکە من 120 ملیارەی بەڵام عێراق وەری ناگرت ئێستا عێراق ڕزامەند بۆ بە 120 ملیارەکە و هەرێمیش ئامادێ و کاتیش دیاری نەکراوە جا بە ئەمە هاوکارانم شانی بن باسی شم کرد بەستمە ئێرە هەفتەیەک دیاری کرابوو لە کۆبوونەوەی ژمارە 33 لە کۆبوونەوەی هەفتەیە ژمارە 34 کات دیاری نەکراوە ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە مانای وایە ئەو لیژنەیە بە ئاسانی ئیش لەسەر دۆسیەکانەکە ئەگەر نەشگەنە ڕێکەوتن موچەی مانگەکانی تریەت ئێمە لاریم کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان حکوومەت 5 مانگیان وەرگرتووە مانگی 6 ژێت ئەمە 6 مان لە مانگی نوێ بێگومان دابەشەکرێت چکە چەند ڕۆژێکی مانگیش تەواو بوو لە مانگی نوێ موچەی مانگی 6 درێ لە مانگی دەیە موچەی مانگی 7 درێ بۆ مانگی 11 و 12 لەبەرەوەی هەڵبژاردن کۆتاییەت و هەندێک بابەتێ قورسە لێسەوە بڵین چی ڕوئەیە بەڵام بەگشتی لەبەرەوەی کات دیاری نکراوە لیژنەکانیش بەردەوام لە کارەکانیان موچەی مانگی دواتری ژانێمە شەژێت موچەی مانگی حوتیش تا ئاستێک ئەخێ بڵین لە 150 و زیاتر گەشتبینیەک هەیە بۆ هاتنی ئەگە حکوومەت عێراق لەسەر ئەم بڕیارانەی بەردەوام بێت جامە و قسەیە بوو کە وتم حکوومەت هێرێم لە مانگی تەمووزەوە لە مانگی حوتەڵێ ئامادەم 120 بم بەڵام عێراق وەری ناگرێت عێراقی بەڕێز ئەگەر تۆ بۆم 120 ئێستا ڕازی بووی با سەرەتای مانگی حوتی ژوەرت گرتایە و موچەی و خەڵکەش ئەوەنە دوانەکەوتای کەواتە ئێستا دەرکەوت تا هەستە کێشەکان چین بەشێکی ئەم ناردنی موچەیەش من ئەوەی کە خۆم هەڵسەنگاندنم بۆ هەندێک بابەت کرد لەسەر ئاستی عێراق کە چی ڕوئەیە بڕیارە کۆتایی مانگینەوە محەممەد شیا سوودانی سەردانی نیویۆرک بکا بۆ بەشداری کۆبوونەوەی گشتی نەتەوەی گرتوەکان لەوێ بەرپرسانی ئەمریکا ببینێ نایەوێت لە کاتی سەردانەکەی بۆ ئەمریکا کێشەی هەرێم و کۆمپانیای نەوتی و یاسای حەشدی شعبی و ئەمانە هەبێ ئەوێ دۆخێکی باش لە نێوان خۆی ئەمریکەکان دروستکە بەشێکی نردنی ئەم موچێش و ڕەزامەندبوونی بەوەی کە پێشتر ئەی بەی شوێک سازشی لە ناکەم پەیوەندی بەو سەردانەوە هەیە باسێکی بەهای دراوەکانتان بۆ کەم ئەم ڕۆتمە نێرانی دابەزی دیناریش تا ئاستێک بەرزوونیزمێکی کەمی کرد بەڵام گەڕای و ئاستی کە ڕۆژی ڕابردوو بازار پێی داخرا بوو لە بابەتی بەهای دراوەکانە کە لیرەی سووریش لە بازارەکانی هەرێمی کوردستان تا ئاستێک ئەویش هەندێک گۆڕانکاری بەسەرا هاتبوو ئەمڕۆ دابەزێتەوە لەبەرەوەی دوو ڕۆژی پێش ئێستا بۆی لابردنی سزاکانی سەر سووریا و جێبەجێکردنی کەمێک بەرزبوونی بەخۆی بەڵام ئەمڕۆ جارێکی دیکە دابەزیەوە هەرچی سەبارەت بە بابەتی دراوە لە هەرێمی کوردستان لەگەڵ قارەمان جەوهەر پەیامنەی کورسات نیوز لە هەولێر قساکەم قارەمان سڵاو لێ بێ بارودۆخی بەهای دراوەکان چۆنە ئەمڕۆ مامەڵە چۆن بوو تمەن و دینار و لیرە چیان بەسەر هاتوو بەڵێ بیلا لەو کاتت باش ئێستا من لە بازاری بۆرسی هەولێر مەرسەندا ینی بەرەبەری داخستنەکەی من میوانێکم لە کەیف خۆشنا و هەم ئەو پەلەیەتی هەمیش دەمانەوێت باز لە دوایین بەهای دۆلار و دینار و تومەن و لیرە بکەین کا کەیفیان ئێستا بەهاکان بە شێوەیەکن بەتایبەت بەرامبەر بە دینار و دۆلار بەخێر بن ئێستا حالیان دۆلار بە 142,000 دینار لە بازار معاملی پێوە دەکرێتن تومەنیش 9 ملیۆن و 900,000 بە حواڵە معاملی پێکرێتن نێش 9 ملیۆن 300 بە نەقدەکەیتی دابەزینەی لیرە ینی تومەن بگورە ینی هۆکارەکەی بۆ چ دەگەڕێتەوە هۆکارەکەی هەر لەبەر ئەوەیە ینی تەماشا دەکەین ئێران و ئەمریکا لێدوانی زدیەک دەدەن لەگەر ئیسرائیلوانە لێدوانەکان زدیەکن ینی تەماشا دەکەین سوێکی مانچ ئاخر موعدی ئێرانە ئەگەر ئایا دەستە ژێرباری ئەمریکایی ئەو قسانەی ینی لە بەسەرنەوە یشتووە دەگە ئەوروپانە پێک دێن لەسەرنەوەی واز لێنەوەی دێنن ئەگەر واز لێبینیتن لەوانەیە وەسەکە بە نەوەشکە بسوورێتن بەڵام ئەگە واز لێن دەوان دیسان ئەمریکا بێتەوە سەرخەت و لە ئێران دنەوە ئێستا بازارتان چۆنە لەگەڵ ئەو دابەزین و بەرزبوونەوەی تومەن لە بازارەکان بازارەکە بەخۆی خەڵکانێکی ئەوی پێویستی بە تومەن بیتن ینی بیوێ حواڵە کاتن یاخۆت ئەشکەل و پەلەکی لە ئێران کڕیوە مەجبورە بکریتن ینی ئەو لەوانەیە هەفتێک دو هەفتە پێش ئێستا کریبیتی قازانجی ئێستا بکریت چکە تومە شکاوە بەس خەڵکانێکی ئێستا دەکریتن لەوانی زیاتر بشتێت یاخۆت دیسان دابەزیتەوە خەڵکانێکی لەوان تووشی زەرمەندی زۆر دەبیتن ئەزە هیوادارمە خەڵکە زۆر عەجەلێ نەگەن لە تومەن و لە کڕینەوانە بە ئەگەر بزانین تەماشا دەکەی پاشی هەفتەیەش کە وەزعەکە چۆن دەسوورێتن بە ئایا بە ئەرێنیان نەرێنیە ئەگەر بە ئەرێنی بیتنەوە بۆ هەموو خەڵکی قازانجا ئەگەر نێرێنیش نمیدوانەیە ئێران دیسان
تووشی شەڕ و ئاژاوی تۆ لەگەر ئەمریکا بەخێر بستە چاوە لە بیلال کەیفی خۆشنا و دەبێژی بازاڕی ئاڵگۆڕی دراو لە هەولێر لە قسەکانی ئاماژەی پێکرد بەهای تومەن بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دیناری عراقی داوازینی بەخۆ بینێت ئاماژە بۆ کەم بیلالانی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و هەولێریش لە دوای دۆلار کە خەڵک مامەڵی پێوە بکات تومەنی ئێرانیە و ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان وەکو گەشتیار سەردانی وڵاتی ئێران دەکەن ئەوانەی کە نەخۆشیان هەیە سەردانی ئێران دەکەن و بەشێک لە ئاڵوگۆڕە بازرگانیەکان لەگەڵ وڵاتی ئێران بە دراوی تومەنە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کەەوە زۆرترین کڕین و فرۆشتن یاخود ئاڵوگۆڕی دراو بەتایبەت لە تومەن بەرامبەر بە دینار و دۆلار ئاڵوگۆڕی پێوە بکرێت سەبارەت بە دۆلاریش ئەوەیە کە لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەوەی کە پرۆژه یاسای حەشدی شەعبی لە پەرلەمانی عراق بوو دەنگۆی کێشانەوەی ئەم پرۆژه یاسایە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کەەوە بە دیاریکراوی ئەم ڕۆژ بەهای دینار کەمێک بەرزبوونەوە بەخۆی بینێت بەرامبەر بە دۆلاری ئەمریکی چەندە لە ڕۆژی ڕابردوو دیناری عراقی ڕوو لە دابەزین کرد ئێستا بۆرسەی هەولێر داخراوە و باسم کرد نرخەکان بەو شێوێنە کە وتەبێژی بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە هەولێر باسی کرد چاوەڕوان دەکرێتن سبەش نرخەکان گۆڕاکاریان بەسەردابێ بە مەرجی ئەوەی کە لێکەوتە سیاسەکانی نێوان ئێران و ئەمریکا و عراق ئەمانە کاریگەریان لەسەر بەهای دیناری عراقی و دۆلاری ئەمریکی و تومەنی ئێرانی دەبێت. قارەمان جەوهەر پەیامنێری کورسان نیوز لە هەولێر هەربژی بەرچاوڕێکی زۆر باشیانە لەسەر بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە هەولێر کە دراوەکان دۆلار و تمەن و لیری سوور و دراوەکانی تر ئەمڕۆ چۆن مامەڵای پێکراوە. لێرە من ئێستا ئاماژە بە هەندێ بابەتێم لەسەر تمەن ئێرانی قارەمان باسی لەوە کە لە دوای دۆلار تمەن دووەمین دراوە لە هەرێمی کوردستان خەڵک مامەڵی پێوەکە واز لە دینارێنین هەموو کەس بەکارێنێ بۆ مامەڵی ڕۆژانی وەسمان ئاڵوگۆڕی دراوە چ لە بازارەکان بێت خەڵک خواستی لەسەری هەبێش پەیوەندی بۆ هەیە کە مامەڵێکی بازرگانی فراوانمان لەگەڵ ئێرانە هەیە سێ دەواازی نێودوڵەتیمان لەگەڵ ئێران هەیە پەروێزخان و باشماخ و حاجۆمەران و هەروە هاتوچۆی گەشتیاری زۆر هەیە بەس لە باشماخ و ساڵی ڕابردوو 1,300,000 کەس گەشتی کردووە بەس تەنها لە دەواازەی باشماخ کە ئەمە ژمارەیەکی زۆر زۆرە و لە هەمان کاتدا چەندین ساڵە دوای ڕاپەڕینەوە هەمیشە ئێران دەواازەیەک بۆ هێنانی کاڵاو شمەک بۆ هەرێمی کوردستان جگە لە کاڵا ئێرانی ئەمڕۆ لە ئێران $100 لە بازاری فیردەوسی کە گەورەترین بازاری ئاڵوگۆڕی دراوە لە هەموو ئێرانە بەهای تمەن داوەزی $100 گەیشتە سەر و 10 ملیۆن 10 ملیۆن و 10,000 بە خۆبینی ڕێک ئەم داوەزینەی تمەن 5 مانگە ئەوەندە نزم نەبووە دوایین جار کە 10 ملیۆنی بە خۆبینی سەرەتای مانگی 4 بوو لە دوایەوە پرۆسەی گفتوگۆ و دانوستانی نێوان ئەمریکا و ئێران دەستی پێکرد ئەوەی کە لە عمان بەڕێوەچوو دواتیش لە ڕۆمای ئیتالیا هەر لە باڵوسخانی عمان بەڕێوەچوو کاریگەری بوو لەسەر داوەزینی یاخود بەرزبوونەوەی تمەن تا 7,800,000 هات لە هەرێمی کوردستان تا 6 ملیۆنی هات ئەو کاتیش ئێمە هۆشداریمان نا بە خەڵکمان و تکایە مەیکڕن چکە ئەگەر هیچیش نەبێ ئەم دراوە سیاسەتی نەختینەی ئێران وایە ئەوە بەهای دراوەکەی میشە نزم بێ بۆی کاڵەکە هەنارداکە بۆ دەرە هەرزان جا هۆکارەکانی بەرزبوونەوەی تمەن لە سەرەتای مانگی 4 لە مانگی 5 بەردەوام بوو تەنها کاتی شەڕیش تمەن زۆر دانەبەزی پێوەست بووی کە دانیستانی نێوان ئێران و ئەمریکا ماوەیەک بەردەوام بوو بانکی ناوەندی ئێران زێڕی زۆرە فرۆشت کە زێڕی ئەفرۆش بن بەهای فەرمی ئەیفرۆشت لە بازار قازانجە کردەوە خەڵک قازانجی لە زێر ڕابینی تا بچێ پارێکی بابەدراوی بیانی بە دۆلار و یۆرۆ و پاوەن بۆیە ئەو پارەی خەڵکە بوو زیاتری یا بە زێر هەروەها بانکی ناوەندی دۆلاری زۆرە فرۆشت تەنها لە مانگی 4 5 6 بانکی ناوەندی ئێران نزیکەی 14 ملیار دۆلاری فرۆشت کەوە زیاتر لە فرۆشی دۆلاری بانکی ناوەندی عێراقیش و لە ڕابردووە ئێرانیش نەیتوانی و ماگانە لە دۆلار بەڵام بەس بۆی بەهای تمەن ڕابگرێت هەروەها بانکەکانی ئێران ماوەیەکی زۆر داخران بۆی شەڕەوە داخران بۆی بێکارەبایی بۆی نەبوونی غازەوە ئەمانە تەسیرە بوو کە خەڵک پارەی لە بانقایە نەتوانێت بە ئاسانی ڕای کێشێ بچێ بیکرا بە دۆلار هەروەها کەمکردنەوەی نەختینە ئەو پارەی لە ناو بازارە هەیە بانکی ناوەندی بەشێکی زۆری بە زێر و بە فرۆشتنی دۆلار کۆ کردەوە هەروەها گەشتبینیش بەڕێکەوتن خەڵک وازانتی ئێران و ئەمریکا ڕێکەون حەسارێک لەسەر لاچێ گەماروی لەسەر لاچێ سزای لەسەر لاچێ بەهای دیراوەکەی بەرزەبێتەوە ئەی ئێستا بۆ دووبارە دابەزیەوە ئێستا پێتانەڵم بۆ چی تمەن لە ئێستاە گەیشتەوە 10 ملیۆن پەیوەندی بە کۆمەڵێک هۆکارەوە هەیە بەشێکیان پێچوانی هۆکارانە بوون کە تمەنیان بەرز کردبووە یەکێک لەوانە دانوستانی نێوان ئەمریکا و ئێران لە دوای جەنگی 12 ڕۆژە
لە مانگی حوت و ئەوە هەشتیش کۆتایی هات بڕیار بوو دانوستانیان هەبێ ڕاستەوخۆ گفتوگۆ بکەن بەڵام نەبوو دوومان خەڵک چاوەڕێی کردووە 6 ڕۆژ تێپەڕیوە هیچ ئاسۆیەک نییە بۆیە خەڵک گەشتبینەکەی کەمە بێتەوە هەروە فشاری ترۆیکا و سیستەمی ماشە ترۆیکا هەر سێ وڵاتی بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا سەرپەرشتەکەن سێ دامەزراوەی گرنگی ئەوروپا چ کۆمیسیۆنی ئەوروپا بێ بانکی ناوەندی ئەوروپا هەروە سندوقی نەختی نێودوڵەتی سەرپەرشتیەکە لە 2015 ڕێکەوتێکی تۆمی لەگەڵ ئێران کرا بۆ ماوەی 10 ساڵ بوو لە یەکینۆ لایەکیدا کۆتایی پێ بەڵام ترۆیکا کە سێ لایانی سەرەکی نێو ڕێکەوتنی 5 کۆیەک بوون لەگەڵ ئێران ئەڵێن ئەگەر ئێران دانوستان نەکات تا سیوێکی هەشت لەسەر دۆسی ئەتۆمی سەرجەم سزانانی و دەوڵەتەکان ئەگەڕێنینەوە سەری ئەوەی کە تا کۆم چەند ساڵ لەسەری بۆ سزای ئەمریکا بوو لەمە ولا سزانانی و دەوڵەتەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نەتەوەی گرتوەکان وڵاتانی ئەوروپا بانکە گەورەکانی جا ئەچێتەوە سەر ئێران بە ڕووسیا و چینیشەوە بۆیە ئەمە نزیک بووینەتەوە 3-4 ڕۆژمان ماوە بۆ ماوەکەی کۆتایی بێ سیستەمی ماشا چالاکەکەن کە ئەو بابەتێ بۆم باسکردن هەروە کۆتایی نیوەی یەکەمی ساڵی دارایی ئێرانیشە 21 سی هەموو ساڵێکی ئەمە سەری ساڵی ئێرانە سەری ساڵی کۆچی هەتاویە لە ئەوان ساڵ 1404 6 مانگەوە تێپەڕی کەمێکی ماوە ئەو بودجەی کە هەیەیان بوو چی دۆلاریان هەیە لە 6 مانگی یەکەم خەرجیەکەن 6 مانگی دووەم کێشەیان بۆ دروست دەبێت هەموو پاییزێک لە مانگی لە کۆتاییەوە یانی لە ناوەڕاستیەوە بۆ ناوەڕاستی 11 ئێران هەمیشە تمەنەکەی دابەزێ چ سەیری داتای ساڵانی ڕابردووکەن پاییزان بۆ تمەنی ئێرانی باشنی لەبەری نیوەی ساڵی دارایەکی کۆتاییە ئەم ساڵیش بە هەمان شێوە بێ تا لە ئێستەوە ماکەکانی یاخود ئاماژەکان دەرکەوتون بۆ دابەزینی تمەن هەروەها بابەتی خزمەتگوزاری ئاو کارەبا کێشەی بۆ دروست بۆ لە ئێران بەهۆی ئەم بێ ئاوی بە کارەباییەوە شەمەی ڕابردوو 21 پارێزگایران لە کۆی 31 پارێزگا پشوو بوو کە تۆ کاری نەکرد مشکیلا بێ داخستنی کارگەکانیش بە هەمان شێوە داخستنی کارگەکانیش گرفتی هەیە چکە تۆ کە کارگەدیشی نەکرد هەناردەشت کەمەکە بەهۆیەوە پارەی قورس بۆ ناوخۆی وڵات کەمەکاتەوە جەنگی 12 ڕۆژەش ئەو کاریگەری ئیتی وردەوردە دەرەکەوێت گەرما و گەرمە کەسێک کەکەوێ قاچێشکێ بەس هەڵەسێتەوە سەر پێ یاخۆ دەڵێ ئازارم نییە هاڵن گەرما و گەرمە بابەتی شەڕی ژوایە دوای چەند مانگێک تۆ نیشانەکانی تر دەرەکەوێت بە تایبەت لە بابەتە ئابوووریەکان لە بابەتی تمەن ئێستا 10 ملیۆنە خۆی 10 ملیۆن و 800 هزاریشمان هەیە بۆ لەسەر لە کۆتایی مانگی سەیە کەوە نزمترین ئاستی تمەن بوو بۆیە بەب هەموو پێوەرە بێ پێشبینێکرێت تمەن بەرەو ئاراستەی داوازینی زیاتر بڕوە ئاستی نوێی نزمتر تۆمارکەواتە 11 ملیۆن 12 ملیۆن ئەگەر ڕێکەوتن ئاراوە شتێکی نوێ پێشنێت و بەم ئاراستەی ئێستا بڕوە هەتا 25 ملیۆن و 30 ملیۆن تمەنیش بۆ دوورمەودا بۆ 400 دۆلاری لە تمەن پێشبینی کراوە ئەمە سەرەتای ئەم ساڵیش ئێمە ئەو سێما پێوتن کاتێ 6 ملیۆن بوو مان کورتمەودا 9 ملیۆن ڕوویە و هەروەها ئەوی تریش بوو بەتە با باسی دیناریشتان بۆ بکەم لەگەڵ لیرەی سووری بە خێرایی لیرەی سووری لە هەرێمی کوردستان ئەمڕۆ کەمێک دابەزی ڕۆژی ڕابردوو بەرز بووە هەفتەی پێشوو زۆر دابەزی بوو 1 ملیۆنی لەرمستان 125 هزار بوو چوە 135 جارێکتر هاتەوە 127 و 26 ڕۆژی ڕابردوو سزاکانی ئەمریکا کەوت لابردنی سزاکان کەوتنە بواری جێبەجێکردن بەرزی کرۆ بۆ 130 لە ناوخۆی سووریاش لیرە بەرز بوو بەڵام ئەمڕۆ جارێکتر دابەزەوە لە ناوخۆی سووریا دوو نرخەیە بۆ لیرەی سووری لە بانکی ناوەندی 100 دلار 1 ملیۆن و 111 هزار لیرەی سووریەکە لە بازار 1 ملیۆن و 90 هزارەکە بە پێچەوانەی هەموو وڵاتانی ترەوە کە بێت لە بازار دۆلار بەرزتر بێت تا بانکی ناوەندی بۆی هەموو ئاماژەکان بۆەوە ناوخۆی سووریاش زیاتر دابەزێ گاتە ئاستی بانکی ناوەندیەوەی کافتەی پێشوو بینیمان و لەوەش زیاتر دابەزین بەخۆبینە کە ملیۆنێکی ئێستا 127 لە کوردستان ئەگەری هەیە تا 120 هزار بێ و ئەم نرخانش تا 2 ملیۆنێک و 200 هزار بڕوە و بڕیاریش دراوی نوێ چاپ بکرێ بەڵام مانگی 12 و یەک ساڵ دانراوە بۆ ئاڵو گۆڕەکەی و هێشتا دیاریش نییە بانکی ناوەندی بەمەی گۆڕیا خود ناخود جێگیری سەرۆکی بانکی ناوەندی سووریا خواستی هەیە کە 100 دلار تا 1 ملیۆن و 800 هزار دابەزێنێ لیرەی سووری دابەزێنێت چونکە ئەڵێ ئەوە لەگەڵ واقعی ئابووری سووریا گونجە بۆ ژێرخانی ئابووری سووریا ئەوە ماپێڵێ کە بەهای دراوی بەرزی ناوێت سەبارەت بە دۆلاریش بازار 142 هزار تا ئەستێک سلێمانی داخرا هەمانە و نرخەیە کە ڕۆژی پێشوو داخرا ئەمڕۆ تا 142 250 ڕۆژ بەڵام هاتەوە 142 گەرانە و پاشەکشەی یاسای حەشدی شابی پرۆژە یاسای حەشدی شابی ئەگەر یە لایندە کاریگەری هەبێت لە دووبارە بەرزبوونەوەی دینار و دابەزینەوەی دۆلار چکە فشارێک بوو لەسەر عێراق
ئەمە بابەتی دینار و لیرە و تمەن. باسی پارەی گەرمی جوتیارانتان بۆکەم. تا ئێستا حکوومەتی عێراق پارەی گەرمی بەشێک لە جوتیارانی هەرێمی کوردستانی خەرج نەکرد. خەلی سەید ئیبراهیم کە ئەندامی مەکتەبی جێبەجێکاری یەکێتی جوتیارانی کوردستانە بە کورسات نیوزی وتووە بڕیار بوو ئەو جوتیارانی بڕی گەرمەکانیان لە 25 تۆن کەمتر بێ ڕاستەوخۆ پارەیان بنێ دوان نەخرێ. بەڵام ئەوە 3 مانگ تێپەڕیوە هێشتا پارەیان وەرنەگرتووە ناشزانن کەی پارە ئەنێردێ و وەرەگیرێ. وتیشی بۆی کەمکردنەوەی ڕێژەی وەرگرتنی گەنم لەلایەن حکوومەتی عێراقەوە کە هەموو گەرمی هەرێمی کوردستانی بۆ ئەم ساڵ وەرنەگرت زیانێکی زۆر بە جوتیاران گەیشتکە هەموو جوتیاران نەیانتوانی سەرجەمی و گەرمی بەرهەمیان هێنابوو کە دوو ئەوەندەی ئەو بڕەبوو کە عێراق وەریگرت بوو بیان بە عێراق و بۆ پارەیە بۆی حساب کرێ کە هەر تۆنێکی دیاریکرا بوو هەر کیلۆیەکی بە 800 دینار بە 700 دینار بە پێی جۆرە جیاوازەکانی دیاریکرا بوو بفرۆشن لە بازار بە 400 و 450 تا 500 واتە 300 دینارێک لەوەی کە عێراق دیاریکرد بوو کەمتر ئەیفرۆش. جوتیارانی کوردستانیش 180 لە 25 تن کەمتر بوو دەبایە زوو پارەکە بدرێت بەڵام تا ئێستا هیچ سەر و سۆراغێکی نییە و هیوایەکیش نییە کە بەو زوانە بێتن. کێشە ئێستا زۆربەی زۆری کێشەی جوتیار لەو ڕۆژگارە لە کاتی ئاودان و بە خۆتان زان وشکە ساڵی بوو کە وشکە ساڵی بوو جوتیار ناچار بوو ئاو بداتن ئاودانیش بە کارەبا دەکرێت کارەباش کەم بوو جوتیار ناچار بوو مۆلیدە چ بەکرێ بگریت چ بکڕیتین گاز گرانە مۆلیدە گرانە هەمووشتە ئەو هەموو مەساریف و تەکالیفی لەسەر جوتیارە هەموو ساڵێک جوتیار هەیە زەوی بەکرێت دەداتن جوتیاری شەیە زەوی بەکرێ دەگری بەڵام ئەوانەی ئەو سال زەویان بەکرێ گرت بوو لەبەرەوەی وشکە ساڵی بوو ئەو بوو زۆریان زەرەریان کرد ئەوانەی زەویان بەکرێ گرتووە زەرەر و زیانێک زۆریان کردی ڕەنگە ئەو ساڵ وا بێتن زەوی بەکرێ نەگرن کەواتە ینی نسبەی چاندن کەمتە دەبێت. باسی بابەتێکی سەرنجڕاکێشتان بووە کەم ئێمە لە کەرەستەی بیناسازیات چەو هەیە لم هەیە چیمەنتۆ هەیە شتێکیش هەیە زیخ بۆعس یاخود لە بینی لم و چەوە شتێکی پێڵێن بۆس دلکەکەی بچووکترە لە چەو لە لم گەورەترە هەندێ شتی تریشمانەیە لە زمانی کوردیا پێڵین زیخ ئاڵێ زۆر بچووک بوو ڕێک بەقەی دەنکە زیخێکە بوو. زیخ جیاوازە لە لم بۆ جیاوازێکی ئەوەیە کە لە نێو دەست لمەتوانێت بیگوش ینی نەرمترە ورترە بەڵام زیخ دنکەکانی بە یەکەوە نانووسێ کەمێک جیاوازتر لەو و کەمێک درشترە. زیخ یەکێکە لە گرنگترین سەرچاوە سروشتەکان لە ئابووری جیهان کە ڕۆڵێکی گرنگێکی ڕێ لە پەرەپێدانی شارەکان و پیشەسازیشدا تەنانەت. قەبارەی بازاری زیخ لە جیهان زیاتر لە 165 ملیار دۆلار بووە. زۆرتر لە دروستکردنی شۆستە و ژێرخانەکان لەوانە جادەوبان و پرد و بیناکان بەکارهێنرێ. جۆرێکیش لە زیخ هەیە کە پێوتێ زیخی سیلیکا مادەی سەرەتایی دروستکردنی شوشەی تایە و چیپی ئەلکترۆنی و پیشەسازی کانزاکانیش پشتی پێبەستن نەک تەنها بابەتی شوشە. ئالێرە من باسێکی ئەم زیخەتان بۆکەم بەڕاستی زیاتر لە 160 ملیار دۆلار بۆ بازارەکەی سەرنجڕاکێش. ئەنێ جارەڵێ با بە جاوە چیا ڕڵی زیخە یانیا قیمەتی نییە بەڵام وانە ئێستا پێتانڵم قاچاقچێتیشی پێواکری ئەم زیخە. ئەوە ناوی خۆمان بەرینەوەی کە زۆر تایبەت و مادەی کانزاییتە ئەی ناوی خۆمان هەرزانە و خەڵکیش بۆ بابەتی بیناسازی بەکارێنێ. لە بواری بیناسازیە کۆنکرێت تەنانەت بۆ ژێرقیر لە ناو قیرە هەروە بابەتی شوشە بابەتی تەکنۆلۆژیا و پیشەسازی کانزاکان بەکارێ ئەگەر زیخ وەربگرین بۆ نیشتەجێبوون و بازرگانی ئەوە هێماکانێتی ئەگەر سەرنجبین بۆ بازرگانی ئەم خەتەشینە ئەم لەتەشینە بە قەبارەی ئەگەر ئەمە هەموو زیخ بێ ئەوەی بۆ بازرگانی بەکارێ ئەو لایەنە زەردەی بۆ پیشەسازی بەکارێ ئەم شینە تۆخە خود ئەم نیلیەش بۆ بابەتی نیشتەجێبوون بەکارێ. هەر لەسەر بابەتی زیخ بە هەندێ زانیاری تر هەیە پێتان بڵم کە سەرنجڕاکێشن. قەباری بازارەکەی 165 ملیارە دوو ئەوە و زیاتری فرۆشی نەوتی عێراق لە ساڵێکە. فرۆشی زیخە لەسەر ئاستی هەموو جیهان. بەشێکی زۆری وڵاتان مامەڵی پێوەکەن هەناردەیەکەن چ بە پیشەسازی یاخود خودی زیخەکە و خاک و خۆڵەکە بێت کە ئەینێرنە دەرەوە. لە ساڵی 2023 2.24 ملیار دۆلار هەناردەی هەبووە
لە 2024 بەرز بۆتەوە بۆ 2.53 میلیارد واتە زیادی کۆ بەڕێژی لە 2.7 هەر لەسەر بابەتی زیغ ئەو دەنکە وردەی کە هەندێک جارێمە شتی بێ قیمەت و بێبایەخ و بێبەهای پێ ئەشوبهێنین وڵاتانی گەورەی جیهان مامەڵەی تیاکەن لە ئەمریکای باکوور لە 136.9 ئەو بازاڕە پێکەێنێ ئەوروپا لە 133.7 هەروە ئاسیا لە 120.6 هەچ سەبارەت بە ئەفریقا لە 107.7 ئەمریکای لاتین لە 0.7 و ئۆقیانوسەکان مەبەستمان باکوور و باشوورە جەمسەری باکوور و باشوور ئەویش لە 0.4 تیا لە بازارەکە پێکەێن هەناردەکاران کوێن لە هۆڵەنداوە بیگرە هەتا ئەگاتە مۆزەمبیق هۆڵەندا بەڕێژی لە 110.3 بای 261 میلیۆن دلار هەناردەی زیخیە بووە دوای کەمبۆدیا 218 میلیۆن ئەڵمانیا کە خاوەنی گەورەترین ئابووری ئەوروپایە وڵاتێکی گەورەی پیشەسازیە 160 میلیۆن دلار بەلجیکا لە 112 میلیۆن مۆزەمبیق 104 میلیۆن هەچ سەبارەت بە هەناردەکارانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن لە سعودیە بۆ تورکیا و ئیمارات و ئێرانە سعودیە 54 میلیۆن دلاری دەسەکەوێت لە هەناردەی زیغ ئێران نزیکەی 9 میلیۆن دلاری دەسەکەوێت و تورکیاش 7 میلیۆن دلاری لە زیغ دەستەکەوێت لەسەر هاوردەکاران چینی دووەم گەورە ئابووری جیهان بای 546 میلیۆن دلار هاورداکە کەنەدا بەما شێوەکە لە نێو ڕیزبەندی دەوڵاتە گەورەکەی ئابووری جیهانە بای 273 میلیۆن دلار هاورداکە ئەڵمانیا وتمان هەناردەشیە و هاوردەشیە پێچێ هەندێک جۆر بنێرێ هەندێک جۆری تی بنێرە کە کانزایەکی جیاوازی تیابێ بۆیە ئیماراتیش بای 87 میلیۆن مەکسیکیش بای 83 میلیۆن هاورداکە ئیمارات هاوردەیەکە پیشەسازی شوشە و بابەتی تریتیا دروستەکە جا لە هەرێمی کوردستان هەندێک ناوچەمان هەیە بابەتی چەو لە موزیقی زۆر تایەوە بەشێکی زۆری بازارەکانی وسان پشت بێ بەستن لە ڕاپەڕین ئیداری سەربەخۆی ڕاپەڕین لە ڕانیە هەروەها لە کەلاریش لە دەربەندی خانیش ئەم ناوچانە ناوچەی گرنگن بۆ بەرهەمێنانی چەو لم و پێنجێنیش بە هەماشەوە لەگە خالید ئەحمەد پەیامنێری کورسات نیوز لە ڕانیە ئیداری سەربەخۆی ڕاپەڕین قساکە خای سڵاو لێبێ وڵین داتایەکەی داتایەکی جیهانی ئەڵێ زیغ زۆر بە نرخە لە سنووری ئێوە غەسالی زۆری لێ غەسالە و شوێنانی کە چەولم بەرهەمێنوەی شوێنەوە نرخی زیغ چۆنە گرنگیەکەی چۆنە بەکارێت یاخود نا بەڵێ بیلال بە گوێرێ و زانیاریانی کە تۆ خستە ڕوو حکوومەتی هەرێم پێویستە لەمەوە دوا واز لە نەوت بێنین ینی وەبەرهێنان لە زیخ و لمدا بەرەوەی هەرێمی کوردستان بۆستە با حکومت نێتە ناوەم بابەتە چکە خەڵک ئێستا سەرڵی کاکە بە دەردی نەوتەکەمان با نەوتی ژەڕوا و پارەژ نییە و کێشەی موچەش بام هەر بۆ خەڵک بەقەی ناکە باش دەڤەری ڕاپەڕین دەوڵەمەندە بە چەندین کەرەسەی بیناسازی بە چەو بە لم بە جۆرە جیاوازەکانی لم جۆرە جیاوازەکانی چەو تێکەڵە و بەردی گەورە هەموو ئەمانە لە کەرەسەی بیناسازی لە دروستکردنی بینا و باڵەخانەکاندا لە ڕێگاوبانەکاندا بەکار دەهێنرن لە دەڤەری ڕاپەڕین ساڵانێکی زۆرە ژمارەیەکی ئێجگار زۆری ئەوەی کە ئێمە پێیان دەڵێن غەسالە کارگەی چەولم و تێکەڵەکان بوونیان هەیە کە لە چەم و ڕووبارەکان ئەم تێکەڵە و چەولمانە دەردەهێنن بەشێکی زۆری ئەم زیخ و چەولم و ئەم تێکەڵەیە کە ساڵانە بەفر و بارانی زۆر لەم سنوورە دەباری لەگەڵ ئاو لە چیاکانەوە دێن بە ڕووبارەکاندا تا دەڕژێنە ناو دەریاچەکانەوە ژمارێکی زۆری با بڵێن کارگەکانی چەولم ساڵانێکی زۆرە لەسەر ئەم بوارە کار دەکەن ئێمە ئێستا لە شوێنێکین کە شوێنی فرۆشتنی چەولم و زیخە بکەم مەتری بە چەند ئەو چەو باشە دەمەوێت بۆت باسی بەڵە دەمەوێت بۆت باسی جۆرەکانیان بکەم و هەروەها نرخەکانیان و هەروەها شێوازی فرۆشتنەکانیشان سێ جۆر لممان هەیە کە ئێستا لە دەڤەری ڕاپەڕین دەفرۆشرێت لمێکیان ئەوەیە کە بۆ لەبغی دیوار و باڵەخانە و بیناکان
بەکاردێنرێ ئەمە مەتری بە 25,000 دینارە جۆرێکی دیکەی لممان بەڵێ جۆرێکی دیکەی لممان هەیە ئەوەی کە لە دروستکردنی دیواردا بەکاردێنێ بۆ نمونە لەگەڵ خشت و لەگەڵ بلۆک و ئەوانە لە دروستکردنی دیواردا بەکاردێنرێ ئەمە مەتری بە 15,000 دینارە جۆرێکی دیکەمانەیە کە لمی قوڕاوی یان لمی سووری پێ دەڵێن ئەم لمە بۆ کاشیکردنی ئەرزی یان با بڵێن زەوی و ئەوانە هەندێ کاری دیکە بەکاردێنرێ ئەمە مەتری بە 10,000 دینارە اینجا بینە سەر چاو چەویش چەند نەوعێکی هەیە چەند جۆرێکی هەیە ئەو جۆرەی کە لە سەقف باڵەخانە و بینا و خانوەکاندا بەکاردێنێ کە پێی دەڵێن چەوی سەقف ئەمەیان نرخەکەی هەرزانە مەتری بە 5,000 دینارە و جۆرێکی دیکەی هەیە کە پێی دەگوترێت تێکەڵا بەحثێک پێ دەڵێن شتێکی ئاوایە تێکەڵە بە کوردیەکەی خۆمان ئەم تێکەڵەیەش نرخی 5,000 دینارە ئەویش بە هەمان شێوە لە کەرەسەی بیناسازی و لەگەڵ قیڕیش تێکەڵ دەکرێت لە دروستکردنی ڕێگاکاندا بەکاردێنرێ چەوی گەورەشمانەیە یان باوڵی بەردی گەورەتر لەم چەوە هاڕاوە ئەویش بە هەمان شێوە نرخەکەی 5,000 دینارە بۆ هەر مەترێک دەڤەری ڕاپەڕین دەوڵەمەندە بەم لم و چە و بەردا کە لە بینا و باڵەخانە و بیناسازیدا هەر لە ناوخۆی ڕانی ئیداری ڕاپەڕین ئەمە ساخەبێت و یاخۆت لە شار و شارچەکانی تریشەوە خواستی لەسەرە بیلال لمی پشدار زۆر بەناوبانگە لمی پشدار جگەلەوەی کە لە ناوخۆ لێرە لە دەڤەری ڕاپەڕین بەکاردێنرێتەوە هەناردەی پارێزگاکانیش دەکرێت بۆ سلێمانی دەنێردرێ بۆ هەولێر دەنێردرێ و هەروەها ئەگەر هاوکارم محەممەد بتوانێت پیشانی بدا ئەمە لمی پشدەرە و چەوەکەشە لە پشدەر هێنداوە بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ دهۆک و قەزا و ناحیەکانی دهۆکیش هەناردە دەکرێت ئەگەر بێت و بە شێوازێکی باش یعنی کار لەوە بەرهێنانی دابکرێ دەکرێت وەکو سەرچاوەیەکی گرنگی ئابووری پشتی پێ ببەسترێ ببێتە سەرچاوەیەکی گرنگی داهات هەم بۆ ئەو کەسانەی کە کاری بەرهەمێنانەکەی تێدا دەکەن هەم بۆ ئەو کەسانەشی کە کار لەو شوێنە یا لەو کارگانەدا دەکەن یا لەو شوێنانەی کە شوێنی فرۆشتنی ئەم چەولمەن دەبێتە سەرچاوەیەکی داهات دەبێتە هۆی ڕەخساندنی هەلی کار بۆ ژمارەیەکی زۆری خەڵک سنوورەکە بەناوبانگە و خۆشت باست کرد ئەم با بڵێن لم و زیخ و چە و بەردا جگە لە دەڤەری ڕاپەڕین لە کۆمەڵێک شار و شارۆچکەی دیکەی هەرێمی کوردستانیش هەیە ئەگەر بێت و سوودی لێوەربگرێت بەدڵنیایەوە لە ڕووی ئابووریەوە خۆت باشتر دەزانی سوودی زیاتر دەگەێنێت خالید بەرچاوڕونێکی زۆر باشیانە ئێستا کە سەیریشی کردبێ ئەگە بێ خانوش دروستکای سازانێت چە و لم چەنەوە توانێت حساباتی خۆی کە هەر بژیت خالید ئەحمەد پەیامدەری کورسانیز لە ڕانیە هەر بژیت باسی هەڵەبجەتان بۆکەم پارێزگای هەڵەبجە عێراقیش کردی بە 19 پارێزگا و هەرێمی کوردستانیش ساڵانێکە کرێتی بە 4 پارێزگای خۆی ئیتر دام و دەستگاکانی بۆ دروستەکەی بەڕێوەبەرایەتەکانی بۆ دروستەکرێ پێشتر هەندێکی بۆنجاندرا بوو هەندێکی تریما بوو حکوومەتی هەرێم ئێستا لەسەر ڕووبەری 22 دۆنم زەوی ئەوێ سایلۆ و کۆگای هەڵگرتنی بەشە خواردەمەنی و خۆراکی هاوڵاتیان دروست بکات واتە سایلۆ بۆ هەڵگرتنی گەنم و دانەوێڵە هەروەش کۆگاش بۆ هەڵگرتنی برنج و شەکر و ڕۆنی ئەوەی کە بۆ بایعەکەیەت مانگانە لە هەڵەبجە خۆیان هەڵبگیرێ ئەمە وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە بنیاتەنێ کە پرۆژێکی استراتیژیە 27 میلیارد دینار تێچۆکێتی توانای ئەبێت دوای تەواوبوونی هەموو پرۆژەکە کە 40,000 تۆن گەنم لە سایلۆکەی هەڵبگیرێ و بە سەدان تۆنیش خۆراک لە کۆگاکانیان بمێنێت. دیمەنی کارکردنە لە پرۆژەی استراتیژی سایلۆی هەڵەبجە کە ئێستا لە قۆناغی دروستکردندایە چاوەڕوان دەکرێت دوای تەواوکردنی سوودێکی بەرچاو بە ئاسایشی خۆراک و ئابووری پارێزگای هەڵەبجە بگەێنێت بە جۆرێک کە توانای هەڵگرتن و پاراستنی دانەوێڵەی بۆ ماوەیەکی دوور و درێژەیە ئەمە ژوا دەکات کەمتر پشت بە بەرهەمی ئاوردەکرا و بەسرێت پرۆژەکە لە ئێستادا زیاتر لە 175 تەواو کراوە شوێنی هەڵگرتنی گەرمەکان تەواو بووە
ئەوەی کەماوە بەشێک لە کۆگاکان ماوە تەواوکرێ بەشێکی کەشمان هەیە هەر خودی سایلۆکەیە پێڵێن هێت تاوەر ئەو بەشەش هەرماوە لەگەڵ وردەکاری بیناکان ئەم پرۆژەیە بینای زۆرتیایە هەر مەخزنێک مەساحەکەی 20 بە 60 ینی 1200 متر مەساحەکەی زۆرە ئەتوانێت بۆ هەموو شێوازێکی هەڵگرتن سوودی لێوەرگیرێ. پرۆژەکە لەسەر ڕووبەری 22 دوانم زەوی بنیاد دەنرێت بە بودجەی 27 ملیار دینار جێبەجێ دەکرێت. توانای کۆگاکردنی 40,000 تۆن گەرمی هەیە. سوودێکی ئێجگار گرنگی بۆ کەرتی کوشتتوکاڵی هەڵەبجە دەبێت. بێگومان ئێمە ساڵانێکی زۆرە لەم سنوورە خواستمان هەبوو کە سایلۆیەک دروست بکرێ بەس ئیتر بەهۆی هەر قەیرانێکە بوو بێ سایلۆ دروست نەکراوە بەڵام خۆشبەختانە ئێستا سایلوی هەڵەبجە لە بنیادنان خەریکە ینی تەواو ئەبێت و ئەچێتە بواری کارکردنەوە ئەم سایلۆ گرنگێکی زۆر باشی هەیە بۆ عملی وەرگرتنی گەنم بۆ پاراستنی گەنم بۆ ماوەیەکی دوور و درێژتایە و هەروەها پرۆژەیەکی استراتیژی و زۆر گرنگیشە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە. لە نێو پرۆژەکەدا دە کۆگای گەورە بۆ هەڵگرتنی خۆراک بنیاد دەنرێت. ماوەی پرۆژەکە 810 ڕۆژە. بەشی سەرەکی پێکاتەی بنیادنانی سایلۆکە لە وڵاتی ئیتاڵیاوە هەوردەکراوە. ئێستا کارکردن لە پرۆژەکەدا لە قۆناغی کۆتاییدایە. بەردەوامی و خێرایی کارکردنی لێرەدا ئاماژەیە بۆ ئەوەی کە وەرزی داهاتووی پرۆسەی وەرگرتنی گەنم لێرە بەڕێوە بچێت. هەڵەبجە بۆ هەمیشەی ڕزگاری دەبێت لە نەبوونی سایلۆ و کۆگای هەڵگرتنی بەشە خۆراکی ماگانەی هاوڵاتیان. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە. پێشەوەی بڕۆم باش شتێکتان پێ بڵێم بەیانی لە دەشتی زەڵێ فستیڤالی کاڵەکەیە. ساڵی ڕابردووەم کاتانە دەستگای میدیای کورسات سپۆنسەری فستیڤالی کاڵێکی کرد لە دەشتی زەڵێ. کاڵێکێکی بەناوبانگیە هەندێک کەسی ئەو سنوورە خۆیان نەیانزانی کاڵێکی خۆش و بەچێژە بەس لە دوای فستیڤالەکەی کورسات ئێستا کاڵێکی زەڵێ زۆر بەناوبانگ بوو. کاڵێکی شوێنی تر 500 دیناری زەڵێ 1500 دینارە. جاوە میدیای ڕەسەن و ڕاگەیاندنی ڕەسەن ئەم جۆرە کاراناکە کە بەرژەوەندی خەڵکی تیاابێ بەرهەمی جوتیانە ساکاتەوە سبینێ لە سعات 5 لە دەشتی زەڵێ کاکەوێتە ناحی بەرزنجەواتە لە سلێمانی و بەرو ئەربەتە ڕۆی ناگەیتە سی سادق بۆی لای هەمووی 30 دقەیەک لە سلێمانی و دوورە لێ فستیڤالی کاڵەکەکە بەرهەمی هەروە کشت و کاڵی تریشی ناوخۆی خۆمان لەوێ نیشانەدرێ. بەڵام بیرتان نەچێ کامێرەکانی سلێمانی ئەربەت کەوتونەتە کار پابندن بە ڕێنمایەکانیان چۆ وایتر دڵنیام کە بچنە ئەوێ ئێوارە چێژێکی زۆر باشێ بێ کاڵێکی زۆر خۆش و بەرهەمی خۆماڵانەی خۆشە خۆن کە دەستگای میدیای کورسات سپۆنسەرێکە بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتر.